من وەکو خۆم و ئەزانم ئیمڕۆ لە هەموو ڕۆژێکم خۆشترە هەر لەبەر خاتری ئەو زاتە ناوجوانە کە خوا ناردێتی بۆ ئێمە لە هەموو ڕۆژێ بەلامەوە خۆشترە لە هەموو شتێک لە هەموو دنیا پێم خۆشترە داوا ئەکەم ئارامی بۆ ئەم وڵاتە پیاو خراپانمان لە کۆڵ بکات و خوا ئارامیەک ببخشێتە مسلمانان سەرگەردانی ئەو دینەمان نەک ئەم دینەمان لە دەست نەدا ئێتە زیاتر دەسەڵاتم نییە مەکە مسلمانین و شوێنکەوتەی ئەو پێغەمبەرە خۆشەویستەین درود و سەلامی خوای لەسەر بێ پێویستەکە بە عەمەلی یادی لەدایکبوونی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم بکەینەوە بە یارمەتیدانی فەقیر و هەژاران بە جێگیرکردنی خۆشەویستی ئەو پێغەمبەرە لە دڵی مسلمانانە بە تازەوەکردنی ئیمانەکەمان پەیمان لەگەڵ ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم و بە خزمەتگوزاری مسلمانان و داواکارین خوای گەورە عاقبەتی هەمومان خێرکاو و هەموو ساڵی ئەم یادە پیرۆزە بە سەربەرزی بگەڕێتەوە بۆ مسلمانان و تەبایی و برایەتی و خۆشەویستی لە ڕزەکانی مسلمانانە جێگیر بوو بێ و کۆتایی هاتبێ بە هەموو میحنەت و مەینەتەکانی مسلمان و خوای گەورە لە هەمومان ببورێ و عاقبەتی هەمومان خێرکە. والسلام عليكم.